سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ هاوکارم ئەمیر ئەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. زۆر سپاسەوان منیش زۆر خۆشحاڵم بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بۆی کە هەفتەیەکی تر و بە بەرنامەیەکی تر هاتوونەتە خزمەتان هیوادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مجالی وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامە هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەر وەکو ڕواڵی هەموو هەفتەش ئەم بەرنامەیەش چەند بابەت و چەند نامێکی ئێوەی ئازیز و خۆشەویست لەخۆ دەگرێت. پێم باشە سەم پێشەوەی کە ناوبڕ بدەین یەکەم بابەتمان کە زۆر گرینگە باسی بکەین. لەم ماوەدا باسی دانوستانی کۆماری ئیسلامی لەگەڵ دەوڵەتی ترامپ واتە ئەمریکا هەروەها ئەگەری هەڵگیرسانی شەڕ زۆر بۆتە جێگای باس و لێکدانەوە زۆری لێ دەکرێت. با ئێمەش بەرنامەکەمان بە کورتە باسێک لەسەرم بابەتە لەگەڵ بینەرانمان دەست پێ بکەین. سەرنجام قرار وایە ڕۆژی شەمەیانی بەیانی کۆماری ئیسلامی لە وڵاتی ئەمان لەگەڵ نوێنەری ترامپ وتوێژ دەست پێ بکات. کۆماری ئیسلامی دەڵێ ئەم وتوێژە ناڕاستەوخۆیە لە حاڵێکدا کاربەدەستانی ئەمریکا باز لە وتوێژی ڕاستەوخۆ دەکەن. جا لەوەش هەر لە ماوەدا چەند نامە لە نێوان ترامپ و خامنەیدا ڕەد و بەدڵ کرا خۆشتان ئاگادارن و دیارە کۆماری ئیسلامی بە تایبەت خامنەی بە نهێنی جامی ژەهری نۆش کردووە. چون پێشتر وتوێژی لەگەڵ ئەمریکا مەمنوع ڕاگەیان بوو بە تایبەت لەگەڵ دەوڵەتی ترامپ. دەرهەر حاڵ چ ڕاستەوخۆ و چ ناڕاستەوخۆ وتوێژ هاتۆتە ئاراوە و جارێ هەنگاوێک ئەگەری شەڕ دوورکەوتێتەوە ئەگەرچی هێشتا بە تەواوەتی سێبەری ئەو شەڕە لا نەچووە. جارە بە تەواوی نازانین بەیانی چی ڕوو ئەدات چون هەموو شتێک بە شاردراوی دەچێتە پێشەوە. با کەمێک لەم دۆخە کە گەیشتووەتە ئێرە ئێمە قسە بکەین. خامنەی ئەو نامەی کە ترامپ بۆی نووسیوە خۆشی ئاشکرای نەکرد چون لە ڕوانگەی خۆیەوە خەڵک بە شیاوی زانین لەسەر بابەتێک کە ڕاستەوخۆ بە ژیانی ئەوانەوە مربوطە نازانێت. لەبیرمانە پێشتر چەندین جار ڕایگەیان بوو کە ترامپ بگرە بە شیاوی ناردنی پامیش نازانێ بەڵام ئێستا نامەشی بۆ دەنووسێ. هەروەک باسکرا بۆ شارنەوەی ئەم بادانەوەیە و هەروەها نیگەرانی لە ڕنگدانەوەی وەک شکستێک بە تایبەت نیگەرانی لەوەی کە وردەکاری بابەتەکان ئاشکرا بێت هەوڵ ئەدا تا هەموو شتێک دوور لە چاوی خەڵک ڕاگرێ. لەوە نیگەرانە کە ئەگەر بابەتەکانی وتوێژ ئاشکرا بێت باسێکی دیاری کراوتر دێتە گۆڕێ. ڕاستە لە ڕوانگە و بەرژەوەندی جیاوازەوە بەڵام دەمێک کە خەڵکی ئێران دەست بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی هەڵوێستیان گرتووە کە ئێستا گویا لە نامەی ترامپدا وەک بابەتی وتوێژ هاتوتە گۆڕێ. کەوا بوو نیگەرانە لەوەی کە نەک داوای خەڵک بەڵکو زەختەکانی ترامپە کە کاریگەری لەسەر بووە ئەمە وای لێ ئەکات واشی لێگەداتەوە کە خەڵک تعبیری شکستی لێ دەکەن و بە شێوازێکی تر کە ناسراوە بۆ دەسەڵاتەکانی لە چەشنی کۆماری ئیسلامی دەخالەت بکەن. لەم حاڵەتەدا ئەگەری ئەوە هەیە کە ئیتر بابەتەکە تەنها بە یاری گەورەکان سنووردار نەمێنێت بۆیە دەخاڵەتی خەڵک جێگەی نیگەرانی دەسەڵاتی ئێرانە و پێیان باشە کە هەموو شتێک شاردراوە بمێنێتەوە. ڕاستە ئەمیر کاتێک ئەم نیگەرانیانە زەق دەبێتەوە کە تویش وەکو باست کرد لە پێشەدا گوتوان وتوێژ ناکەن پاشان گوتیان ناڕاستەخۆ وتوێژ دەکەن و ئێستا دۆناڵد ترامپ ئاشکرای کردووە کە تاران پەیامی ناردووە کە ئامادەن بۆ وتوێژی ڕاستەخۆ. ئەم بازبینیە لە هەڵوێستی سیاسی عادەتیانە. سەرنجام زەختی یابووری سیاسی و نظامی کاری خۆی کرد و کۆماری ئیسلامی ئەگەر لە ناوخۆ بەرامبەر بە خەڵک هارە بەڵام ملکەچی ئەم زەختانە بوو. بەڵام لە بیری نەکەین ئەوەی وا ئەم زەختانەی کاریگەر کرد دۆخی ناوخۆی ئێران و مەترسی ڕاپەڕینی خەڵکێکەکە زەرمەندی یەکەم بوون و هەن لەو سیاسەتانێکە کۆماری ئیسلامی ئێستا قەرارە وتوێژی لەسەر بکات. کەچی حازر نەبووە گوێی لە قسە و هاواری خەڵک بگرێ چۆن دۆخەکە بە تەواوەتی دەگۆڕدرا. ئەگەر ئەمریکا ڕازی بەمانەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە خەڵک لەما دەرباز بووە و داواکاری تریان بووە و هەیە. کەوا بوو بە پێ ڕەواڵی کاری دەسەڵات لە ئێران هەموو شتێک دەبێت لە خەڵک بشاردرێتەوە چۆن مەترسی سەرەکی بۆ کۆماری ئیسلامی خەڵکە. ئێستا وای لێ هاتووە خەڵک لە زمانی بەرپرسانی ئەمریکا و ئیسرائیلەوە دەبیستن کە لە پشت پەردە چی ڕوودەدات. دەرحاڵ بە قبولکردنی وتوێژ لە هەر شێوەیەکدا بێت شکستی ئاشکرای ڕژێمە. لەوانەیە هۆی شاردنەوەیان هەر ئەمە بێ کە هەمیشە شکستەکانیان شاردووەتەوە. بەم حاڵەشەوە ئەوەی کە دەستیان لە ماجراجووی هەڵگرتووە و ڕوویان کردووەتە وتوێژ تاکو ئەمریکا و ئیسرائیل لە هێرشی سەربازی بوەستێنن و خەڵکی ماندووژ لەم دەسەڵات و سیاسەتانەیان بەباشی دەزانن.
بەڵام لە بیرمان نەچێت کە ئەسڵی بابەتەکە دەگەڕێتەوە بۆ ناکۆکی بەرژەوەندی هێزێکی دەسەڵاتخوازی سەرڕۆ لەگەڵ خەڵکێکە دەمێک ساڵە دژی ڕاوەستەوەن. بەم جیاوازیەوە کە ئێستا هەمان دەسەڵات لە پێگەی لاوازدا قراری گرتووە. ئەم وتوێژە ئەمیر ئەگەر سەر بگرێ دەتوانێت دەرفەت بێ بۆ خەڵک بۆ پێداگرتن لەسەر جاواکاریە سەرەکیەکانی ژیان. زۆر ڕاستە بە ئەوەش بڵین ئەگەر لە گۆڕەپانی یاسای نێودەوڵەتیدا ئەمە دەسەلمێندرێت کە ئەوە مافی ئاژانسە کە داواکاری ڕاستی دۆزی بکات لە بواری بەرنامەی ناوەکی ئێراندا، جگە لەم ئاژانسە تەنیا سەرچاوەیەکی تر کە مافی هەیە لەم بوارەدا ڕاستی دۆزی بکات خەڵکی ئێرانە. خەڵک مافیان هەیە بپرسن ئەمە چه سیاسەتێکە کە ڕژیمی کۆماری ئیسلامی وڵاتی نوقمی گەلێک کارەسات کردووە. خەڵک مافیان هەیە دەربارەی چۆنیەتی بەرنامەی ناوەکی کە بووە هۆی هەژارکردنی وڵاتەکەیان پرسیار و لێکۆڵینەوە بکەن. بەڵام ڕژیم هیچ وڵامێک بێجگە لە قسەی پرۆپوچی پرۆپاگەندە بە خەڵک نادات. لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا ئاژانس بە دوای خۆیدا ڕادەکێشێت و ئێستا گۆیا دەیەوێت دەربارەی بەرنامەی ناوەکی بۆ ئەمریکا ڕوونکردنەوە بدات. تا ئەو جێگایی کە ناوەڕۆکی نامەی ترەمپ بۆ خامنەی ئاشکرا کراوە، وا دیارە کە سەرۆک کۆماری ئەمریکا داوای کردووە جگە لە بەرنامەی ناوەکی دوو بابەتی تریش لە بەرنامەی کاری و توێژەکەیدا دابنرێت. بەرنامەی موشەکی دەوڵەتی ئێران کە مەترسی بۆ ناوچەکە دروست دەکات وا دەستێوەردانەکانی لە ناوچەکەدا. لەم دوو حاڵەتەشدا مافی خەڵکی ئێرانە کە بپرسن ئەنجامی ئەم بەرنامانە چی بووە، جگە لەوەی کە وڵاتیان لە ناو جەرگەی ئاڵۆزیدا داناوە. هەر کام لەم سیاسەتانە کە ساڵانێکە بەڕێوە دەچێت تەنیا لەسەر زەخت خستنە سەر ژیانی خەڵک جێبەجێ کراون، نەتەنیا ژیانیان بەڵکو مافیان بۆ دەربڕینی ناڕزایەتی کە هەمیشە بە سەرکوت وڵامی وەرگرتێتەوە. بەڵێ ئەگەر دەستپێکی وتوێژ بە باش بزانین، بەڵام لە لایەکی ترەوە لە بیری نەکەین بەرپرسانی کۆماری ئیسلامی کاسبکارانی گەمارۆن. لە دەوری بەرنامە ناوەکی و سەربازیەکان و سیاسەتە وێرانکارەکانی کۆماری ئیسلامی تۆڕێکی بەرفراوانی مافیایی لە نێو دەسەڵاتدا دروست بووە کە دوور نییە لەبەر بەرژەوەندیەکانی خۆیان لە ژێرمێزی وتوێژ لەگەڵ ئەمریکا بدەن و بۆ بەردەوامی گەندەڵکاریەکانی خۆیان گەماروی زیاتر و تەنانەت جەنگ بەسەر وڵاتدا بسەپێنن. کەوا بوو دەتوانین بڵین هێشتا مەترسی جەنگ سرە ڕایکرانەوەی وتوێژ زۆر جدیە. ئەگەر جەنگ هەڵگیرسێت ئەنجامی تەنانەت لە شێوەی سنوورداریشدا هەژاری و داماوی و ئاڵۆزی زیاتر و چنگ و ددانی تێشتری ڕژیم بۆ سەرکوت و کنترۆلی خەڵک دەبێ. با پێچەوانەی ئەوەی کە ئۆپۆزیسیۆنی لایەنگری گەمارە و جەنگ بانگەشێ بۆ دەکات ئەنجامی جەنگ لانی کەم لە کوردماوەدا لاوازکردنی ڕژیم و بەهێزکردنی بەرەی خەڵک نابێت. جەنگ ئەگەر هەڵگیرسێت زۆرێک لە دەستکەوتەکانی بەرخۆدانی تا ئێستا لە بەرامبەر حکوومەتی ئیسلامی لە ژێرنەوەی دیفاع لە وڵات پراوێز دەخرێت. هەنگاوەکان تا ڕادەیەک بۆ دواوە دەگەڕێنەوە. لەم ڕووەوە ئاگادارکردنەوە دەربارەی مەترسی جەنگ ئاگادارکردنەوەیە دەربارەی بەسیجکردنی ڕژیم بۆ سەرکوتی زیاتری خەڵک کە دەبێ وریایی لەم ئاستەدا بشێتە سەرەوە. زۆر ڕاستە دەبێت پرسین ئێستا هەڵوێستی دروست لە بارودۆخی ئێستا کە باسکرا نە پشگیری پاسیڤانە لا وتوێژ بەڵکو بەرگری لە مافی خەڵکی ستەم دیتووە بۆ دەخاڵەت و دەستێوەردانەکانی چالاکانە و ڕاستۆزی لە هەموو کاروبارەکاندا بە تایبەت بابەتێک کە وەک بەرنامەی ناوەکی و موشەکی و دەستێوەردان لە ناوچەکە کە ئێستا بە مەسلەی بوون و نەبوونی وڵاتەکە گرێدراوە. دەبێت و جۆری کە چاوان باسی کرد زۆر وریابین کە دروشمی دیفاع لە وڵات بە دیفاع لە کۆماری ئیسلامی مانا ناکرێتەوە. دیارە خەڵکی ئێران دژ بە شەڕن، دژ بە گەمارۆکانن، لە هەمان کاتدا دژ بە بەرنامەی موشەکی یان دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکەشن، چون هەمووی ئەم سیاسەتانە لەگەڵ تێکدانی ژیان و پێشێلکردنی مافە سەرەتاییەکانی ئەوان بەڕێوە دەچێت. کەوابوو نابێ مەجال فراهەم بێ کە کۆماری ئیسلامی لە ژێرناوی دیفاع لە وڵات ویست و داخوازی خەڵک بۆ ئازادی و بەرابەری و بۆ ژیانێکی بەختەوەرانە پراوێست بخات بە پێچەوانە. لە ئەگەری ڕێکەوتن دەرفەت بۆ پەرەدان بە داخوازیە سەرەکیەکان بخوازنەوە، چون لە هەر حاڵدا کۆماری ئیسلامی ڕوو لە زەعف و لاوازیە. ئەمیر ئەگەر موافق بیبا لێرەدا ئەم باسە ڕاگرین چەند بابەتی ترمان هەیە لە بەرنامەکەدا، چەند بابەتی تر لەم بوارەدا هەیە. ئەگەر موافق بی ناوبڕێک وەربگرین دوای دینەوە زۆر باش. قسە زۆرە بە خەولی خۆ دڵی ناوبڕێک بدەین دواتر دێنەوە درێژەی ئەم بابەتە قسە دەکەین فەرموو.
شواني جواني قرداو زلفي من شوابي داوي أم شواني أمني قرداو زلفي من شوابي چاوان هەر وەک پێشناوبڕەکە باسمان کرد لە درێژەیەم برنامەدا دیارە باسی کەڵک وەرگرتن لە دەرفەتەکان کرا بزانین لە کوردستان دەبێت چی بکەین هەڵبەت لەم بارەوە هاوڕێ سەباح لە نامەیەکدا کە بۆی نردوین نووسیوێتی هاوڕێیان سڵاو و دەستان خۆش بێت بۆ بەرنمەکەتان ئێوە خۆتان ئاگاداری هەلومەرجی ئەمڕۆی ناوچەکە بە گشتی و ئێران بە تایبەتی هەن نامهەوێ باسی ئەم هەلومەرجە بکەم فقط دەمەوێت ئەوە بڵم کە ئاڵوگۆڕی سیاسی گەورە بەڕێوەیە و ئەم ئاڵوگۆڕانە ناتوانێت لەسەر هەلومەرجی ئەستای کوردستان کاریگەری نەبێ پرسیاری من ئەوەیە کە ئێوە وەک کۆمەڵە چەندە ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم گۆڕانکاریانە ئێمە زۆر سپاسی کاک سەباح دەکەین و پرسیارێکی زۆر گرنگی خستۆتە بەردەمان بەڵام پێش ئەوەی لە نظر خۆمانەوە کاک سەباح قسە لەسەر ئامادەی بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەگەری بەهێزی گۆڕانکاریەکان بکەین دەبێت ئەوە بڵێن کە مەبەست تەنیا ئامادەی کۆمەڵە وەک ڕێکخراوێکی دیاریکراو نییە کە ئەلبەت هەموو کاتێک دەبێت ئامادە بێت بەڵکو گرنگتر لەوە ئامادەی بزوتنەوەی شۆڕشی ڕانەی کوردستانە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو ئاڵوگۆڕانەی کە لەسەر ڕێگایەوە خۆتان ئیشارەتان پێکرد بە دروستی بە دیاریکراوی دەبێت بزانین داخوازیە سەرەکیەکانی خەڵکی کوردستان و ڕێگای سلماندنی ئەم داخوازیانە لە سبەی ئاڵوگۆڕەکان کامانن و هەروەها دەبێت بە دیاریکراوی بزانین بزوتنەوەی کوردستان وەک بزوتنەوەیەکی بەهێز لە ساحەی سیاسی ئێران چۆن خۆی لە نێو دەورێک لە ناسەقامگیری کە هەر ئاڵوگۆڕێکی سیاسی بە دوای خۆی دادێنێ دەتوانێت خۆی بە کەمترین زەرەر و زیان ئیدارە بکات. بەڵێ منیش پێم وایە ئەم پرسیارانە گرنگن و جێگای خۆیەتی قسە و باز بۆ دۆزینەوەی وەڵامی گونجاو نەتەنیا لە نێو لایەنە سیاسیەکان بەڵکو لە نێو هەڵسوڕاوانی ناوخۆی و تەنانەت دەرەوەی وڵاتیش کە چارەنووسی بزوستنەوەی کوردستان لایەن گرنگە دەست پێ بکات بۆ گەیشتن بە نەخشە ڕێگایەکی دیاریکراو کە بە گشتی خەڵکی کوردستان بزانن کە چیان دەوێ و ئەوەی وا دەیان هەوێ بە کام ڕێگا دەتوانن بیسەلمێنن و پارێزگاری لێ بکەن. لەم بارەوە قسە و باس هەیە و ئێمەش هەر لەم بەرنمەیەدا کەممان قسە نەکردووە لەم بوارەدا ئێستا لە دوو بواردا دەتوانین ئەم باسە ئێدامە بدەین ئەمیر یەکەم ئەرکی هەڵسوڕاوانی بزوستنەوە کۆمەڵایەتیەکان کامانن کە باسێکی جدیە و باسێکی تر لە هەمان ڕاستادا مربوطە بە ئامادەیی بزوستنەوەی کوردستان. لێرەدا کاتێک باسی بزوستنەوەی شۆڕژگرانەی کوردستان و خۆ ئامادەکردنی بۆ ڕوبەڕووبوون لەگەڵ پێشاتەکان دەکەین دەزانین لە هەمان کاتدا میل و بۆچوونی جیاوازیش لەم بزوستنەوەیەدا هەیە. یعنی بەرنامەی جیاواز و استراتێژی جیاواز کە ئەلبەت ئەمە سروشتیە. بەڵام یەکەم بابەت بۆ ئامادەگی لە کوردستان وەک کۆمەڵگایکی مەدەنی و پێشکەوتو ئەوەیە کە ئەم میل و بۆچوونە جیاوازانە دەبێ بتوانن لەسەر خاڵە سەرەکیەکانی مربوط بە بەرژەوەندە باڵاکانی خەڵکی کوردستان و بۆ پاراستنی ئەم بەرژەوەندیانە لە نێو خۆیاندا بەریگە کەوتنێک بگەن. ئەمڕۆ لەسەر ئەم بەشە قسە ئەەکەین کاتێک باسی ئامادەی بزوستنەوەی شۆڕژگرانی کوردستان بە ئەو تایبەتمەندانە کە باسمان کرد دەکەین ڕوونە ناکرێ هەر لایەنێک دوای بەرنامە و خۆی لەم قۆناغەدا بکەوێ. چۆن باس لە دەورەیەک بۆ بە سەلامەت دەرباز بوون کە پرێشکی ئاڵوگۆڕەکان دەکەین کە کوردستان دەتوانێت سرەڕای جیاوازەکانی یەکدەست دەرکەوێ جگە لەمە کوردستان زعیف دەکات. کەوا بوو قسە لەسەر یەکێک لە تایبەتمەندیەکانی بزوستنەوەی کوردستان واتە حزبی بوون و کاریگەری ئەم حزبانە لەسەر بزوستنەوەی کوردستانە. لێرەدا ڕێکەوتن لە نێو ئەم حزبانە وەک نوێنەری میل و بۆچوونی جیاواز لە بزوستنەوەی کوردستان خاڵێکی گرنگەکە دەبێ تیشکی بخۆینە بەڵێ زۆر ڕاستە گومان لەوە دانیە کە کۆمەلگای ئێران بەگشتی بە بارودۆخێکی قەیراناویدا تێپەڕ دەبێت کاریگەری و بارودۆخە لەسەر هەلومەرجی سیاسی چ لە ئاستی ئێران و لە چ ئاستی کوردستاندا پێویستە بەوردی لێک بدرێتەوە تا هەروەک باسکرا وڵام بەو پرسیارانەی پێ بدرێتەوە. ئەوەندەی بە حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی چالاک لە کوردستان مربوط دەبێتەوە دیاریکردنی نەخشە ڕێگایەک بۆ هاوکاری و هاو ئاهەنگی نێوان ئەو هێزانە لە بارودۆخی ئێستادا وەکو بابەتێکی چارەنووسسازی فەوری هاتوۆتە گۆڕێک کە پێویستە وەڵامی ڕاشکاوانە و بەرپرسیارانەی پێ بدرێتەوە. ئەم وڵامە پێویستە جەماوەری خەڵکی کوردستان یەکگرتووتر کات بە سەرکەوتن ئومیدواریان کات پێویستە خەبات بۆ ئازادیان ئاسان کاتەوە ڕنج و ئازارەکانی
ئەو ڕەوتان بۆ کەم کاتەوە پێویستە ڕێگە نەدات ناکۆکیەکانی ناو کۆمەلگای کوردستان نابەوەخت و ناپێویست سەر هەڵ بدەن پێویستە ڕێگا لە داشکاندنی داخوازەکانی خەڵکی کوردستان چاوبەستنی خەڵک بە چەند ڕفۆرمی ڕووکەشی بگرێ پێویستە ڕێگە لە سیاسەتی دووبەرەکی نانەوە لە ناو بزوتنەوە و حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان لەلایەن دوژمنەوە بژیرێ پێویستە لە پەیوەندی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستاندا کەشوهەوایەکی دموکراتیک و شارستانیانە بەخۆڵقێنێ لە ڕەخنەگرتنیان لە یەکتر و ئاسایی بێت و زمانی زبر بەکار نەهێنرێت. بەڵێ لە پێناوی وەها وەڵامێکدایە کە ئێمە پێمان وایە خاڵە سەرەکیەکانی ئەم هاوکاریانە دەتوانێت ئەم خاڵانەی خوارەوە لە بەرشاوی بگری. یەکەمیان پێکێنانی کەشوهەوای دیالۆگ و گفتوگۆ بەهێزکردنی ڕۆحی ڕەخنە و ڕۆشنگری لە نێوان لایەنە سیاسیەکان و لە ئەستەکانی تری کۆمەلگادا بە مەبەستی بەرەو پێشبردننی خەباتێکی سیاسی ئاشتیانە و شارستانیەت نێوان هێزەکان و چالاکی سیاسی لە کوردستاندا. دووهەم پابەندبوون بە پرەنسیبی ئازادی سیاسی بێمەرج وەک یەکێک لە بنەماکانی خەباتی سیاسی ئاشتی خوازانە نێوان حزب و لایەنەکانی کوردستان. سێهەم پابەندبوون بە مافەکانی دیموکراتیک و حاشا هەڵنەگری جەماوەر لەوانە مافی دیاریکردنی چارەنووس جیای دین لە دەوڵەت یەکسانی ژن و پیاو لە هەموو بوارە کۆمەڵایەتی و سیاسیەکاندا مافی نەسەوەکانی دیکە پاراستنی ژینگە و هیتر. چوارەم بەفەربیناسینی پرەنسیبی مافی دەسەڵاتداریەتی خەڵک لە بەڕێوەبردننی کۆمەلگای کوردستان لە ڕێگەی ئۆرگانە هەڵبژێردراوەکانی جەماوەرەوە. لایەنە سیاسیەکان تەنیا لە ڕێگەی هەڵدان بۆ بەدەستێنانی متمانەی جەماوەر بۆ بەرنامەکانیان دەتوانن ڕۆڵیان هەبێت لە دەسەڵاتی سیاسیدا. پەنجەم خۆ بواردن لە هەر کردەوەیەکی تاگڕەوانە و پابەندبوون بە بنەمای هاوکاری لایەنە سیاسیەکان لەوانە دەتوانین ئاماژە بەوە بکەین کە هیچ لایەنێک بۆی نییە تاگڕەوانە لەسەر بەرژەوەندە باڵەکانی خەڵکی کوردستان واردی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەند واتە هەر شکل و قەوارەیەک بەخۆ بگرێ ببێ ئەگەر لە هەلومەرجێکی تایبەتی و دیاریکراودا دانوستان و گفتوگۆ لەگەڵ حکوومەت لە ڕووی سیاسیەوە پێویست بوو دەبێت لەسەر ئەساسی بنەمای ڕێکۆچنێکی گشتگیر لە نێوان حەزب و لایەنە چالاکەکان لە کوردستاندا و بە بەشداریدانی بەڵێ نوێنەرانی جەماوەر بە هەر ڕادەیە کە ئیمکانی هەبێ بێت ئەنجام. ئەمیر هەروەها پێویستە مەکانیزم و شێوازی بەرەو پێشبردننی ئاوا پەیوەندیەک بە شێوەی هاوبەش دیاری بکرێت. شەشەم جەختکردنەوە لەسەر سیاسەتی بەکارنەهێنانی چەک لە ناکۆکیە سیاسیەکاندا و ڕاگەیاندنی پابەندبوونی بێمەرج بە ئەوە بەڵێنێک بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەمبەستی جابینکردن و پابەندبوون بە وەها سیاسەتێک پێویستە هێزی چەکداری حەزبەکان لە ژێر کۆنتڕۆڵ و ڕێنمایی ئۆرگانە هەڵبژێردراوەکانی خەڵکیش دەبێت. دەستخۆشم خاڵانی کە چاوان باسی کرد زۆر گرنگن و زۆر پێویستە هیچ هەنگاوی بۆڵگیرێت و دەبێت پابند بن بەسەر ئەم خاڵە گرنگانە و زۆر شتی تری کێشەیە تا ئەو کاتی کە ئەم ڕێکەوتنە شکڵێکی گونجاو و ڕێکخراو بەخۆی دەگرێت بۆ بەکردەوە دەرهێنانی هاوکاری دوولایەنە و چەندلایەنە و گشتگیر لەو بوارانی خوارەوەدا منیشکە ئاماژی پێدەدەم دەبێت هەوڵ بدرێت. یەکەم هاوکاری لە پێناو بەدەستهێنانی پاڵپشتی مادی و معنەوی جەماوەر و کەسایەتیە ئازادی خوازەکان حیزب و دامەزراوە پێشکەوتن خوازەکان ڕێکخراوە کرێکاریەکان و گروپ و ڕێکخراوە مرۆیەکان لە سەرانسەری جیهان بۆ بزوتنەوەی مافوازانەی خەڵکی کوردستان. دانانی لیژنەیەکی هاوبەش کە زۆر مهمە بۆ بەرەو پێشبردننی ئەم بابەتە لە دەرەوەی وڵات. ئەمانە و لەوانەیە هێندێک حاڵەتی تر بە بڕوای ئێمە دەتوانێت بنەمای ڕێکەوتن بۆ هاوکاری نێوان لایەنە سیاسیەکان چاو لێ بکرێت. جێگەی گومان نییە کە هاوکاری لایەنە سیاسیەکان نە لە دیوی داخراو بەڵکو شەفاف و ڕۆشن لە پێشچاوی خەڵکی شۆڕشیێری کوردستاندا دەبێت بچێتە پێشەوە و ئیمکانی دەخاڵەت بۆ خەڵکی کوردستان فراهم کات چون هەموو هەوڵ و تەقالایەک بۆ ئەوەیە بزوتنەوەی ڕەوای ئەم خەڵکە بەهێز بکرێت کەوا بوو پێش هەر کەسێک ئەم خەڵکە کە باری گرانی ئەم بزوتنەوەیان لەسەرشانە بەڕاستی شایستەی ئەوەن کە ئاگاداری هەموو ئەم خاڵانی کە باسکرا بن. چی ناوبڕێک ببینین دواتر دێنە سەر نامەکانیش. فەرموو.
پێناو دەریاکاندا لە پێناوی دڵۆ پێدانەک لە پێناو دارستاندا لە پێناوی گەڵایەکدا نەک لە پێناو دەریاکاندا لە پێناوی دڵۆ پێدا گەشتر لە چاوەکانی تۆ تۆمتر لە چاوەکانی تۆ لە پێناوی ماڵاکەی تۆ لە پێناوی دڵنیایی بچووکی تۆ لەوەی ئینسان دنیایەکە پێناوی ئارەزووی من کە تەقەسا تێلای تۆ بم لە پێناوی باڵندەیەک لە نێوجێژی گژەبادا کاتێکە تۆ هەلها لەی شادی بۆ داکەی لە پێناوی چیرۆکێکدا لە سارتێرین شەواکان و تاریکتێرین شەواکاندا پێناوی بوو کە شوشەکانی تۆدا نەک لە پێناو گشتین سانە گەورەکاندا لە پێناوی سەند فەرشێکدا کە من بە تۆ دەگایێنێ نەک لە پێناو چاڕێگاه دوورە داستاکان لە پێناو تو لە پێناوی هەر شتێکی بچووک و هەر شتێکی پاک کەوتنە سەر خاک ئەگەرچی حزبە سیاسیەکان بەرنامەی جیاوازیان بۆ وەڵامدانەوە بەستەمی نەتەوایەتی هەیە بەڵام جیاوازبوونی بەرنامەکانیان خۆی لە خۆی دێ کۆسپێک ناخاتە بەردەم هاوکاریکردن لە دژی کۆماری ئیسلامی بەڵام استراتێژی سیاسی جیاواز واتە مەسیرێکی جیاواز کە ئەوان بۆ دەستەبەرکردنی بەرنامەکانیان دەیگرنە بەر نەتەنیا پێکێنانی یەکێتێکی بەکردەوەی بەردەوام و یان چوونە ژێر چەتری پلاتفۆرمێکی سیاسی یەکدەست بەرەوڕووی کۆسپی جددی و بربەستی گەورە دەکاتەوە بەڵکو هاوکاریە مۆردیەکانیش مەرجدار دەکات لەوانە دەکرێت ئاماژە بەم کۆسبانەی خوارەوە بکەین جیاوازی لە هەڵبژاردننی هاوپەیمانی سەرتاسەری لە ئەستێراندا حزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان هەر کامە هەوڵ ئەدات تا بەپێ استراتێژی سیاسیەکەی و گونجاو لەگەڵ پێگەی چینایەتی خۆی هاوپەیمانەکانی لە ئاستی سەرتاسەریدا هەڵبژێرێت جاری وهەیە بژاردەکان بەڕادەیەک نامۆن کە بەرەو پێشبردننی هاوکاری حزبیە سیاسیەکان لە کوردستان گەلێک دژوار و هەندێک جار نامۆمکن دەکات هاوپەیمانی لەگەڵ هێزە شۆڤێنیستە ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانی وەک سەڵتەنەتخوازەکان و یان هاوپەیمانی لەگەڵ سازمانی موجاهدینی خەڵکی ئێران کە خوازیاری دامەزراندنی کۆمارێکی ئیسلامی دیکەیە کە بەگشتی هەمویان دژ بە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستانن
لەو نمونانن. بڵێ لە ئیدامەی ئەم باسەدا بە منیشەوە بڵم چاوان گرتنە پێشی سیاسەتی پێشبەستن بە دەخاڵەتی زلهێزە ئیمپریالیستیەکان و مەیداندان بە دەستێوەردانی دەوڵەتانی ناوچەکە کە هەر کامە و بە شوێن بەرژەوەندی تایبەتی خۆیانەوەن چوونە نێو هاوپەیمانەتی کۆنەپەرستانە لە ئاستی ناوچەکەدا لە زمرەی ئەو مەترسیانن کە هەڕەشە لە بزوتنەوەی ڕەوا و مافخوازانەی خەڵکی کوردستان دەکەن. ئەم سیاسەتە بە جێگای پشتبەستن بە هێزی ڕاستەوخۆی خەڵک تۆی خۆشباوەڕی بە دەخاڵەتی هێزە دەرەکیەکان دەچێنێ و چاوەڕوانی و دەست لەسەر دەستدانان ڕەواج پێدەدات و ڕەواڵەتی عادڵانە و حەقخوازانەی خەباتی خەڵکی کورد بۆ ئازادی خەوشەدار دەکات. بۆ ئەو دەستێوەردانانی کە نەک لە هیچ شوێنێکی دنیا نەبوونەتە هۆی بەدیهاتنی ئازادی و ژیانی باشتر بەڵکو کوشتار وێرانی و دەربەدەریان بە دوای خۆی داهێنەوە. ئەم جۆرە دەخاڵەتانە تا ئێستاش زیانیان بە بزوتنەوەی ڕەوا مافخوازانەی خەڵکی کوردستان چ لە عێراق و چ لە سووریە گەیاندووە. ئەلبەت کەڵک وەرگرتن لە دەرفەتەکان باسێکی ترە کە کاتێک ممکن دەبێت کە بزوتنەوەی کوردستان لە ناوخۆدا بەهێز بێ بزوتنەوەی کە پرژ و بڵاوی بێ بێگومان ناتوانێت لە دەرفەتەکان کە دێتە پێشەوە کەڵک وەرگرەوە بە ناچاری دەکەوێتە دوای بەرژەوەندەکانی تر. سێم شت کە دەمانەوێت باسیکەین جیابوونەوەکان لە نێو حیزبە سیاسیەکاندا کە بوونەتە هۆی سەرهەڵدانی قەیرانی بێمتمانەیی لە نێوانیاندا بەشێک لەم جیابوونەوانە سروشتین و ڕیشەکەیان لە جیابوونەوەی ڕێگا و ئامانجێکدایە کە لەم حیزب و ئەو حیزبدا سەریان هەڵداوە. بەشێکی دیکە نەک لە ئاکامی ناکۆکی سیاسی و تەنانەت تاکتیکی گرنگ و جیاوازدا بەڵکو بەهۆی کێشمەکێشەکانی نێوخۆی ڕێکخراوەکان ڕوویانداوە. لە هەردوو حاڵت داوانی کە باسمان کرد ئاوا پێشبینیەک و ئەو ڕووداوانی کە لە کاتی جیابوونەوەدا ڕوویانداوە خۆیان بوونەتە کۆسپێک لەسەر ڕێگای هاوئاهەنگی و کاری هاوبەشدا. لەم ساڵانەی دواییدا ئەم بابەتە بۆتە یەکێک لە کۆسپەکانی شکڵگرتنی هاوکاریەکان کە بە بەرزکردنەوەی بەرژەوەندە باڵاکانی بزوتنەوەی کوردستان و دەربازبوون لە هەلومەرجی ئالۆز دەخوازە کە ئەم کێشانە بەڕاستی بەپراوێز بخرێت. بێ مافی ئابووری سیاسی و کۆمەڵایەتیەکان سیاسەتی هەڵاواردنی دەوڵەتی ناوەندی سپارەت بە خەڵکی کوردستان لە بوارە جۆرا و جۆرەکاندا بێ ئاسۆی لاوان و بێبەشبوونیان لە مافە سەرەتاییە ئینسانی و کۆمەڵایەتیەکان هەڵاواردن و ستەم لەسەر ژنان و ئاسەواری زیانباری بەسەر هەموو کۆمەڵگاوە گرتن و زیندانیکردنی تێکۆشەرانی سیاسی سیاسەتی پەرەدان بە مادەی هۆشبەر وێرانکردنی ژینگە ماجەراجوئی و دەخاڵەتگەری ڕژیمی ئیسلامی لە وڵاتانی ناوچەکەدا کە بە زەرەری خەڵک شکاتەوە ئەمانە بەگشتی بەشێکی بەرین لە توێژە جۆرا و جۆرەکانی خەڵکی کوردستان لە بەرەی دژ بە دەوڵەتی ناوەندیدا قەرارداوە. هاوکاری بەکردەوەی هەڵسوڕاوانی عەلەنی بە ئاراستەی بەرەو پێشبردننی خەباتی خەڵکی کوردستان لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی لە نێو وڵاتدا کۆمەڵێک لایەنی گرنگ لە سیاسەتی هەواهەنگی و هاوکاری ئێمە پێک دێنێ. ئەمیر بەڵام جەختکردنەوە لەسەر پێویستی ئەم هاوکاریانە زیاتر لەوەی کە ببێتە بابەتی تەبلیغاتی ڕاگەندرەکان پێویستە لە یەک تێگەیشتنی هاوبەشی هەڵسوڕاوانی سیاسی لە نێوخۆی وڵاتدا و لە پەرەسەندنی ناڕزایەتیەکان لە دژی ڕژیمی ئیسلامیدا خۆی نیشان دات. ئێمە لە گەشتجێگایەک هەوڵ ئەدەین بە گرتنەپێشی سیاسەتێکی یەکگرت و خوازانە لە خزمەت بە بەهێزکردنی وەها خەباتێکدا لە دژی کۆماری ئیسلامی ئاسانکاری بۆ سەرکەوتنی هەر حرەکەت و ناڕزایەتێکی دیاریکراو بکەین. پێشنیاری بیناکەر بۆ کاراترکردنەوەی ئەم سیاسەتە لە بەرچاو دەگرین و بە مەبەستی پاراستنی بەرژەوەندە باڵەکانی خەڵکی کوردستان ئەوپەڕی نەرمی ممکن پیشان. هەل هەلە لێدەن دەست بگرن بەزم و ڕەزم و شایە جەژنە جەژنی نەورۆزمانە جەژنی کوردەوە هاریە کاکی میوزیک ژەن شادی کە خۆشی و بەزم و شایە یاری من لەسەر چۆپیە شادیکەم گۆرانیە یاری من چە کوردەکە شیرینە چاوکاڵێکە یاری من چە کوردەکە شیرینە چاوکاڵێکە بەدڵ و بەگیان خۆشمەوێ جوانەگەنم ڕەنگەکە بەدڵ و بەگیان خۆشمەوێ جوانەگەنم ڕەنگەکە جوانەگەنم ڕەنگەکە
سەرچۆپی گەرمیکە هەڵپەڕی نەڵپەرچەی کوردە لێدەین چەپڵاوفیکە زۆر بەناز و شیرینە چۆپی باڵا بارزێکە هێندە بەناز و عیارە زۆر زوو خۆی شیرینەکە یاری مکچە کوردەکە شیرینە چاوکاڵێکە یاری مکچە کوردەکە شیرینە چاوکاڵێکە بەدڵ و بەجان خۆشمەوێ جوانەگەنم ڕەنگەکە بەدڵ و بەجان خۆشمەوێ جوانەگەنم ڕەنگەکە جوانەگەنم ڕەنگەکە یاری من چە کوردێکە شیرینە چاوکاڵێکە 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 بەدڵ و بەجان خۆشمەوێ جوانەگەنم ڕەنگەکە بەدڵ و بەجان خۆشمەوێ جوانەگەنم ڕەنگەکە دێنە سەر نامەی کاگڕێبوار کە زەحمەتی کێشاوە لە مەریوانەوە بۆی نردوین کاک ڕێبوار نووسیوێتی هاوڕێیان پێم باش بوو لە ڕێگەی ئەم نامەوە ڕاوبۆچوونی خۆم لەسەر بابەتێک کە لەم ڕۆژانەی دواییدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هاتۆتە ئاراوە دەرببڕم ئەویش کاردانەوە بەرامبەر بە وتوێژی هاوڕێی عەزیزمان خاتوو مەلەکە خانم مستەفا سوڵتانی کە لەگەڵ کاناڵی ڕوودا و ئەم وتوێژە کرا بوو کە لە نظر خۆیەوە باسی شەڕی نێوان حیزبی دموکراتی و کۆمەڵا و هەروەها ڕووداوە ناحەزەکانی ناو ئەو شەڕە سەوباسی کرد بوو بەڵام زۆر بەداخەوە ئەم بابەتە ینی ڕاو بۆ چوونی تاکە کەسێک زیاد لە حەد گەورەکرایەوە کە لە جێگای خۆی نەبوو بە تایبەت لە هەلومەرجی ئێستادا باوەشێنکردنی ئەم باسە کە لەوانەیە جیاوازیەکان بەرجەستە کاتەوە دەتوانێت زەرەرمەند بێت چون هەر کەس و لە ڕوانگەی خۆیەوە دەچێتە ناو ئەم باسە و دیارە لەوانەیە دوور لە زانست و ئاگاداری ورد بێت هەروەک بیندرا بەداخەوە کەسانێک بەبێ لە بەرچاوگرتنی بنەمای سەرەکی بزوتنەوەی شۆڕشگیرانی خەڵکی کوردستان واتە ئازادی ڕادربڕین دەخاڵەتی نابە جێگەیان کرد کە دەتوانێت زۆر بەداخەوە جێگەی مەترسی بێت کاک ڕێبواری لە بەشێکی تری نامەکەیدا ئاوا ئەنووسێت گەرەکە منیە بشمە ناو ئەم باسە و هۆی سەرەکی شەڕ لە نێوان حەزبی دموکرات و کۆمەڵا بخەمە بەرباست ئەمە پێویستی بە زانیاری ورد هەیە کە بەش بە حاڵی خۆم بە پێویستی دەزانم کە شەر لە جەهاتوودا لێژنەیەکی بێلایەن و ئاشنا بە بزوستنەوەی کوردستان بەدەست ڕاگەیشتن بە تەواوی فاکتەکان بتوانێت ڕوونکردنەوەیک بە خەڵکی کوردستان تەنیا مەبەستی وانە وەرگرتن و دووبارە نەبوونەوەی لە هیچ شکل و شێوازێکدا بدات. ئێستا تەنها تیژک دەخەمە سەر دوو شت. یەکەم ئازادی ڕادەربڕین لە کوردستانی شۆڕژگێر بەسەلمێن و پابەندی بین و پارێزگاری لێ بکەین و بە هیچ شێوازێک خەوشەداری نەکەین. دووهەم هەروەک زۆر جار باس کراوە پێویستە ڕێگە نەدرێ ناکۆکیەکانی ناو کۆمەڵگەی کوردستان نابەوەخت و ناپێویست سەر هەڵبدەن و دوژمن ئستفادەی لێ بکات. سپاس بۆ کاک ڕێبوار و ئێمەی شیوازەرین کە ئەم بابەتە بەم شێوازە کۆتایی پێبێ. ئێمارێکی زۆر گۆڕەتریشمان. سپاس لە کاک ڕێبوار نامێکی زۆر دڵسۆزانە و زۆر بەرپرسیارانە بوو دەستخۆشی لێ دەکەین کاک ڕێبوار وەی کە زەحمەتت کێشاوم باستەتەنە. دێنە سەر نامەی کاک فەرەج بەڵێکە لە دیواندەرەوە بۆی نردوین ئەلبەت کاک فەرەج پرسیاریشی کردووە سێتی وا دیارە کۆماری ئیسلامی ناچار بووە ڕێگەی دانوستان لەگەڵ ئەمریکا بگرێتە بەر هەرچەندە ناوی لە ناوە و توێژی ناڕاستەوە خۆ تاشکەستی خۆی بشارێتەوە. کاک فەرەج دەڵێ ئێستا پرسیاری من ئەوەیە لە ئەگەری بە ئاکام گەیشتنی ئەم توێژانە کە دیارە زەمانبەرە و لە ئەگەری هەڵوەشانەوەی گەمارۆکان ئایا کرانەوەیەک لە ژیانی خەڵکدا پێک دێت؟ زۆر سپاسی کاک فەرەج دەکەین بۆی کەم پرسیاری خستوەتە ڕووە زۆرش گرینگە. لە ڕاستیدا کاک فەرەج کۆماری ئیسلامی ڕێگایەکی تری نەماوە جگە لە تەسلیم بوون جا هەر ناوێکی لێ بنێن و بە هەر جۆرێک پاسایی بۆ بێنەوە فەرقێک ناکات. بابەتێکی گرنگ ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئیتر ئەو کۆماری ئیسلامیەی تەنانەت چەند مانگی پێش ئێستای خۆی نییە کز و لاوازش و زەعیفیش بووە. دیارە یەکێک لە ئامانجە جدیەکانی کۆماری ئیسلامی لە نیشاندانی چراسەوز بە وتوێژ لاچوونی ئەم تەحریمانەیە کە پشتی ئابووری
دارمای کۆماری ئیسلامی شکاندووە. بەڵام ئایا ئەم ئابوووریە لە ئەگەری سوبوونی تەحریمەکان لە قەیران ڕزگاری دەبێت و لە ئەگەرێکی وادا هەروەک کاکفەرج پرسیارێکی کردووە ئایا کرانەوەیەک لە ژیانی خەڵک بەدی دێت؟ کۆماری ئیسلامی سەرەتا هەوڵیەدا سیاسەتی هەستەی خۆی لە چوارچێوەی دروشمی وزەی هەستەیی مافی سەلمێنراوی ئێمەیە و بە قازانج و بەرژەوەندی خەڵکی ئێرانەوە گرێبدات، ئەم ڕۆژ بەشێک لە دەسەڵات دەیەوەی بە پەرەدان بە گومانی بەدیهاتنی گەشەی ئابووری لاکامی هەڵوەشانەوەی گەماروەکان ئاڵۆگۆڕ لەم سیاسەتە پەیوەند بداتەوە بە بەرژەوەندیەکانی خەڵکەوە. بەم جۆرە ئەگەر لە سەحنەی نێونەتەوەیدا ناچار بووە شکست قبول بکات لە بەرەی نێوخۆیدا بە دروستکردنی هیوا بە باشبوونی بارودۆخەکە لە ئاکامی کەمبوونەوە یان هەڵوەشانەوەی تەحریمەکان هەوڵ ئەدات ماوەیەکی تر دەرفەت بۆ خۆی بەدەستبێنێ. ئایا کۆماری ئیسلامی لە ئاکامی ئەگەری ئەم سازشەدا دەتوانێت باشتربوونێک لە ژیانی خەڵکی ئێراندا بەدی بێنێ؟ ڕاستیەکە ئەوەیەکە هەڵوەشانەوەی گەماروەکان کرانەوەیەک لە ژیانی خەڵکدا پێک ناهێنێت، لەبەر ئەوەی کە بارودۆخی دژواری ژیان و بێمافی زۆر کە بەسەر زۆربەی خەڵکی ئێراندا سەپاوە لە پێش گەماروەکانیشدا بوونی هەبووە. گرفتی ژیانی خەڵک لە ئێران نەک فەقەت تەحریمەکان بەڵکو لە ڕاستیدا حاکمیەتی کۆماری ئیسلامیە کە ئاوە وەزعێکی خۆڵقاندووە. ئەم ڕژیمە بە گەمارۆ و بە بێگەماروەکانیش دڵخوازانە دەست ناداتە هیچ چاکسازیەکی ڕاستەقینە لە ڕاستای باشترکردنی بارودۆخی ژیانی زۆربەی خەڵک. لەم ڕۆدا تەفکیک لە جریان تەیفێک لە جریاناتی سیاسی لە پەراوێزی حکوومەتدا لە هەوڵدان بە پەرەدان بە خۆشباوەڕی ئیسلاح پەزیربوونی ڕژیم خەڵکی ناڕازی بۆ دەورەیەکی تر لە چاوەڕوانیدا ڕابگرن و ئەوان لە خەباتی ڕاستەوخۆ بۆ دەستەبەرکردنی ویست و زاواکاریەکانیان سارد بکەنەوە. با هاتنە سەرکاری پزیشکیان ئەم گومانە لە نێو بەشێک لە خەڵکدا بەدی هات کە گۆیا ڕەنگە کۆماری ئیسلامی بە گرتنەپێشی سیاسەتی وفاق لە ڕاستەی گۆڕان و چاکسازیدا قەرار بگرێت دیتیشمان کە وانە بوو. بەڵێ بۆ وەڵامدانەوە بە پرسیاری ئیمکانی ئیسلاح پەزیربوونی ڕژیم دەبێت بەر لە هەموو شتێک ئاماژە بەو هۆکارە سەرەکیانی کە بنەمای حاکمیەتی کۆماری ئیسلامی پێکدێنن بکرێت. لەم پەیوەندیەدا دەکرێت ئاماژە بە سێ هۆکار بکرێت کە بنەما و پایەکانی کۆماری ئیسلامی لە ئێران لەسەری دامەزراوە و وەک هۆکاری سەرەکی لە درێژەی حاکمیەتی ڕژیم ئیسلامیدا بە ئەژماریش دێن. یەکەم بوونی دینسالاری بە تایبەتی شیعەگەری. دووهەم بوونی دەوڵەتێکی ئیستبدادی، سەرکوتگەری پۆلیسی پەشبەستوو بە درێژەدان بە هەڵاواردنی ڕەگەزی، نەتەوایەتی، دینی و عەقیدەتی و سەرکوتی ئازادیە سیاسی و مەدەنیەکان. و سێهەم حاکمیەتێکی کە دیفاعکردن لە مناسباتی زالمانە بە ئەرکی خۆی دەزانێت و بەم مەبەستەش چەوسانەوەی توندی هێزی کار لە ئێران کردوتە قانون و لە سەرکوتی خەبات و ناڕەزایەتی کرێکاری و خەڵکی زەحمەتکێش لە هیچ قۆناغێکدا غافڵ نەبووە. بوونی ئەم تایبەتمەندیانی کە باسمان کرد کە پایەسەرەکیەکانی مەوجودیەتی حکوومەتی ئیسلامی پێکدێنن و هەموو جۆرە ئیسلاحێکی لە ڕاستای دابینبوونی بەرژەوەندی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و ئازادی خواز لەلایەن ڕژیم ناممکن کردووە. ئەوەی کە لە مەحافلی حاشیەی حکوومەتێکدا وەگە ئاڵ و گۆڕ و ئیسلاح باسی دەکەن، گۆڕان و ئیسلاحی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیە بۆ بەردەواممانەوەی حاکمیەتەکەی و بۆ قایمکردنی پێگەی ئەم ڕژیمە نەک گۆڕان و ئیسلاح لە ژیانی خەڵکدا. بەڵام کۆمەلگا بەردەوام پێویستی بە پێکهاتنی ئیسلاح و ڕەفۆرم لە مەیدانە سیاسی و ئابوووریەکاندایە. تەسەوەرکردنی کۆمەلگایە کە خەڵکەکەی بەردەوام لە مەوقعیەتی شۆڕژگەرانەدان و هەموو ڕۆژێ لەسەر شەقام و مەیدانی شارەکان کۆ دەبنەوە و لە شەڕدان لەگەڵ ئەرتەش و پۆلیس و باقی هێزانیەکان ئیمکانی نییە. کەوایە ئەم ڕێفۆرم و ئیسلاحاتە پێداویستی کۆمەلگایەکی نۆرماڵ و لە حاڵی پێشکەوتندایە. بەڵام بەدەستێنانی دەستکەوت لەم بوارەدا تەنیا بە خەباتی ڕاستەخۆی خەڵکی زەحمەتکێش و چەوساوە و زۆر لێکراو ممکن دەبێت. پێکاتن لە ئەگەری وتوێژ ئەگەرچی ڕەنگە لێرە و لەوێ کرانەوەیەکی بۆ ڕژیم تێدا بێت، بەڵام لە بەرامبەردا ئاستی تەوەقع و چاوەڕوانیەکانی 5 ملیۆن خەڵک بەرەو ژێر هێڵی هەژاری پاڵ پەیوەندراو بە ملیۆن بێکار، بە ملیۆن لە نەژنانی تێکۆشەر، خەباتکارانی دەستەبەربوونی مافەنەتەوەیەکان، چەند ملیۆن منداڵی کار و دەیان ملیۆن ژن و پیاوی گرفتار لە داوی ئەستبداد و چەوسانەوەدا بۆ دابینکردنی ڕفاه و ئازادی دەباتە سەرترەوە. ئەمانە کۆمەڵێک داواکاری بوون کە کرێکاران
ژنان لاوان و نەتەوە ژێردەستەکان بۆ دەستەبەربوونیان لە ساڵی 57دا ڕاپەڕین و شۆڕشیان بۆ بەرپا کرد و لە شۆڕشە جەماوەریەکانی ساڵی 96 98 و دواتر لە شۆڕشی ژینا تا ئێستایش بۆی تێکۆشاون. بە بەرامبەر هەموو ئەو ئیمتیازانەی دەیدەن بە ئەمریکا و باقی دەوڵەتانی ڕۆژاوایی، سرانی ڕژیم هیوادارن بە هاتنە سەرمایە و تەکنۆلۆژیای پێشکەوتوو بۆ ئێران ئابووری لە پێکەوتووی وڵات سەر لە نوێ پێ بگرێتەوە. ئەم گومانە بە لە بەرچاوگرتنی ئەو قەیرانە ئابووریە ئێستا بەرەوکی سیستمی سەرمایەداری گرتووە بە خێرایی دەبێتە بڵقی سەر ئاویش. لاوە بارەهودۆخێکدایە کە زەمینە بۆ پەرەسەندن و قوڵبوونەوەی خەباتی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بۆ ڕزگاربوون لە موسیبەتەکانی دەسەڵاتی حکوومەتی ئیسلامی فراهەمتر دەبێت. دیارە خەڵک بەگشتی هەڵوەشانەوە یان سوکردنی تەحریمەکان بە باش دەزانن، بەڵام ئەگەر نەتوانن لە دەرفەتێک کە پێش دێت ئیستفادە بکەن، کرانەوەیەک لە ژیانی چاڵی ئەمڕۆدا پێک نایێت. سپاس بۆ کاک فەرەجیشکە لە دیواندەرەوە مەریوانەوە ئەگەر هەڵە نەکەین ئەم پرسیاری ناربووی وادارین کە پرسیارەکەت بەدڵ بووبێت. دەچین ناوبڕێک دەبینن دواتر دێنەوە سەر نامەکانی تر فەرموو. نماشون شوبایه یاری یمو چی بلا بر سر بیار بیمو چی بلا بر سر بیار بیمو آخ تردم به قصه تردم به قصه ای مرد چپون تمیاد ندی در این بیابون تمیاد ندی در این بیابون آی لاره لاره جان لاره لاره شل شل بار کنار پنبه لاره آی لاره لاره جان لاره لاره اگر ناوم تره دلگونه پاره اگر ناوم تره دلگونه پاره امروز چند روز من بی‌نازنینم نه در آسمون و نه در زمینم نه در آسمون و نه در زمینم آخ سپی چادر زنم سپی چادر زنم صحرا نشینم شو روز انتظار نازنینم شو روز انتظار نازنینم ای لاره لاره جان لاره لاره شل شل بار کنار پنبه لاره ای لاره لاره جان لاره لاره تسه بل خونه ننوبه پاره تسه بل خونه ننوبه پاره نماشون شوبایه میاردی یمو چی بلا
چی بلا بر سر میار بینم آخ تردم قصه ای مرد چپون تمیار ندی در این بیابون تمیار ندی در این بیابون آی لاره لاره جان لاره لاره شمشل وار کنار پنبه جاره آی لاره لاره جان لاره لاره تسبل به خونه ننو بهاره تسبل به خونه ننو بهاره ئازیزان لەم بەشەدا دێنە سەر نامەی کاگیەدێ کە زەحمەتی کێشاوە لە سنەوە نردوێتی بۆمان. کاگیەدێ لە نامەکەدا وەڵامی بەم پرسیارانە داوەتەوە کە بۆچی لاوان ئێستا کەمتر جەزبی لایەنە سیاسیەکان لە ئێران دەبن. کاگیەدێ لەمبارەوە نووسویەتی لە کۆتاییەکانی ساڵی 56 لەگەڵ بەرفەراوانبوونی ناڕەزایەتی و مانگرتنەکان دژی ڕژیمیشە ژمارەیەکی زۆر لە گەنجان چوونە ناو گۆڕەپانی ناڕەزایەتی و ڕێپێوانەکان و هەرچی زیاتر خۆپیشاندانەکان پەرەیان دەستان گەنجانی زیاتر دەچوونە ناو گۆڕەپانی خەبات دژی ڕژیمیشە. لەوەها فەزایەکی گەشەکردوودا مەیلی گەنجان بۆ ڕێکخراوە سیاسیەکان بەدی هات و گەنجان بە پێی ناسینێک کە لە ڕەوتە سیاسیەکان هەیان بوو لایەنگری یەکێک لە ڕێکخراوە سیاسیەکان بوون بە لە بەرچاوگرتنیەوەی کە حیزبەکان لە ئێران چالاکی ئاشکرایان نەبوو و زۆربەی ئەو کتێبانی کە بە زانستی سیاسی گەنجان زیادی دەکرد قەدەغە بوون. مەیلی گەنجان بۆ ڕێکخراوە سیاسیەکان زیاتر پشتبەستوو بوو بە جۆش و هەستەکان چونکە لەو ڕۆژە پرجۆش و هەیەجانانەدا وێنەی گیانبەختکردووان لەسەر دیوارەکان هەڵواسرا بوون و گفتوگوکان دەربارەی بەرگری ئەشکەنجەکراوان و ئازایەتی و نەترسی چریکەکان بوو. لەوەها بارودۆخێکدا گەنجان بۆ ڕێکخراوی چریکەکانی فدایی گەل و ڕێکخراوی موجاهیدینی گەل مەیلی زیاتریان پەیدا کرد. دوای شۆڕشی مەیلی گەنجان بۆ چالاکی لەم دوو ڕەوتەدا خێرایی زیاتر گرت. لە کوردستان فەزایەکی سیاسی لەسەر تاسەری ئێران شۆڕش گێڕانەتر بوو و گەنجانی بێژمار لە گۆڕەپانی سیاسیدا خەریکی چالاکی بوون. ڕەوتە سیاسیەکان بەتایبەت کۆمەڵا لەگەڵ پێشوازیەکی بێوێنە لەلایەن گەنجانەوە ڕوبەڕوو بوون و ئەم ڕەوتە وەک یەکێک لە گەورەترین ڕەوتە سیاسیەکان لە کوردستان زۆر زوو گەشەی کرد. کاگیەدێ هەروەها نووسویەتی لە وەها بارودۆخێکدا لە ساڵەکانی سەرەتای شۆڕش لە لایەکی ترەوە گەنجانێک کە لە خێزانە ئاینیەکان پەروەردە ببوون و خاوەن مەیلی ئاینی بوون بەتایبەت هاوڵاتیانی ئیسفەهان و شارەکانی ناوەندی ئێران کە خەڵکی مزگەوت و حوسەینیە و تەکیە بوون یان ئەو قوسابیانەی لەو قوسابخانەی کە مەلاکان بەرپرسیارەتیان بە ئەستۆ بوو قوسابیان و دەرچوانی دوو قوسابخانەی بەرچاوی ئاینی عەلەوی و ڕەفا و هەندێک لە پەیڕەوانی عەلی شەریعەتی جەزبی کۆمیتەکان داستانیەکان و ڕێکخراوی مجاهدینی شۆڕشی ئیسلامی بوون و ئەندامانی ئەنجومەنی حۆجەتیە هەروەها هەلپەرستانە چوونە ناو چالاکیە سیاسیەکان. ژمارەیەک لە لۆمپەنەکانی چقۆکێش هەروەها لەلایەن کۆمیتەکانەوە ڕێکخران و ئەم هێزە گەورانەی خۆسەپێن و ناهۆشیار بۆ سەرکوتی مجاهدین و هێزەکانی چەپ و جابێریان ڕێکخران کە ئامادەی سەرکوتکردن بوون. ڕووی درەندەی ئەم گروپانە لە سەرکوتی جابیران لە شۆڕشی کولتوری ساڵی 59 لە زانکۆکان ئاشکرا بوو ناو نیشانی فەڵانجی حزبی ئیلاهیان وەرگرت. بەڵێ حزبی ئیلاهی وەریانگرت. لە جۆزەردانی ساڵی 60 سروشتی تاوانکارانی ڕاستەقینەی دەسەڵات و بەکرێگیراوانی زیاتر ناسرا. لە وەها بارودۆخێکی سەرکوتی ترسناک کە ئەشکەنجە و ئیعدام بێدادی دەکرد هەزاران گەنج دەدرانە دەستی جۆخە ئیعدام یان لە زیندانەکان ئەشکەنجەی تاقەت پڕوکێنیان دەکردن و گەشتەکانی سارۆڵا لە شەقامەکان گەنجەکانیان ڕاڵدەکرد. ڕاستیەکە ئەوەیەکە ئاستی چالاکی و توانایی گەنجان لەگەڵ ئەم هەموو سەرکوت و بێدادیە یەکی نەدەگرتەوە. هەستە پاکەکانی گەنجان بەتەنیان نەیدەتوانی لە بەرامبەر ئەم دێوەزمەی ستەمکارە بەرگری بکات و پەیوەستبوونی گەنجان بە ڕێکخراوە سیاسیەکان کەمی کرد و جگە لە کوردستان بەهۆی بارودۆخی تایبەت بەخۆی پەیوەستبوونی گەنجان بە ڕێکخراوە سیاسیەکان تەقریبەن پچڕا.
کاگێدە لە درێژەدا نووسێتی ئێستا کە دەیان ساڵ لەو سەردەمە پڕشکوێ تێپەڕیوە و مەیلی گەنجان بۆ ڕێکخراوە سیاسیەکان تووشی داکشان بووە هەڵبەت نەپەیوەستبوونی گەنجان بە ڕێکخراوە سیاسیەکان بە هیچ شێوەیەک نەفیکەری چالاکیەکانی گەنجان لە گۆڕەپانی سیاسی و گۆڕەپانەکانی تردانیە هەروەک دیتمان لە شۆڕشە یەک لە دوای یەکەکانی ئەم ساڵانەی دوایی گەنجان کچوو کوڕ ڕۆلی زۆر بەرچاویان بوو وە گەلێک حماسەی شۆڕشگەرانیان خوڵخان و دەتوانین بڵین بەبێ بەشداری چالاکانی ئەوان ئەم بزوتنەوانە نەیدەتوانی دەسەڵاتی ئیستبدادی تووشی سەر لە شێوای بکات کاگێدە دڵ ئێستا با بزانین بۆ پەیوەستبوونی لاوان بە حیزبە سیاسیەکان داشکە دیارە هۆکاری زۆرن بەڵام کاگەدی دەڵێ لێرە ئاماژە بە چەند خاڵی گرنگ دەکەم ئەڵێت یەکەم سەرکوتی توندی ڕێکخراوە سیاسیەکان ڕژیم دوای جۆزەردانی ساڵی 60 و جۆرەی کە چاوانی خوێندیوە لە بەرنمەیەکی داڕێژراودا سیاسەتی سەرکوت و لابردنی ڕێکخراوە سیاسیەکانی گرتەبەر هەڵبەت پێش ساڵی 60 گروپگەلێک وەک گروپی قەنات لە جەهروم وەک گروپیشی لە کرماشان جیابیرانیان دەکوشت بەڵام لە جۆزەردانی ساڵی 60 هێتاوی ڕووی ڕاستەقینەی ڕژیم بە ئێدامی دەیان هەزار کەس لە مناڵانی 14 ساڵەوە تا ژنان و پیاوانی 7 ساڵە و سەپاندنی ئەشکەنجەی تااقەت پڕۆکێن و زیندانیکردنی دەیان هەزار کەس و دروستکردنی ترس و تۆقاندن و هەڕەشە لە کۆمەلگا و بوونی تاوانکارانێک وەک لاجوەردی حاج داود فەلاحیان خەڵخاڵی جنایەتکار و سەدا مرۆڤکوژی ترکە ناوبانگی تاوانەکانی ئەم جەلادانە لە هەموو شوێنێک بڵاو بووەوە و هەواڵە ترسناکان کە لە زیندانەکانەوە دەبیسترا وەک فاکتەرێک ڕێگر بوون لە پەیوەستبوونی گەنجان بە ڕێکخراوە سیاسیەکان بچمە سەرخاڵی دووەمیش ئەگەر ئیجازەدی کاگێدێ نووسیوێتی گواستنەوەی ڕێکخراوەکان بۆ دەرەوەی وڵات وەک فاکتەرێکی تر دەبێت لە بەرچاو بگیردرێت دوای سەرکوتی دڕندانەی ڕێکخراوە سیاسیەکان و ئێعدامی زۆریەک لە ڕێبەرانی ئەم ڕێکخراوانە و دروستکردنی کەشی خەفەقان لە کۆمەلگا و ئیمکانی دەستگیرکردنی ئەندامانی و ڕێبەرانی ئەم ڕێکخراوانە ڕێبەران و ئەندامان کە لە ژێر زەبردا بوون بە ناچاری ڕێگای دوورخرانەوەی خۆیان گرتەبەر و بەکردەوە ئیمکانی پەیوەندی لەگەڵ گەنجانیان پچڕە لە سێهەمین فاکتەر کاگێدە دەڵێ دەبێ ئاماژە بە پەرتەوازایی هێزە سیاسیەکان بکەین لە بارودۆخی ئێستادا کە ژمارەیەکی زۆر لە گەنجان لە دەرەوەی وڵاتن و لە ناوخۆی وڵاتیش گەنجانێک خوازیاری چالاکی لا ڕێکخراوەکاندان یەکێک لەو هۆکارانی کە گەنجان بەم ڕەوتانە پەیوەست نابن پەرتەوازایی ئەوانە کە ڕیشەی لە مێژوو و ڕابردووی ئەم ڕەوتانەدا هەیە ئەگەر ڕەوتە سیاسیەکان لە یەکێتێکی بەرفراوان و بەهێزدا کۆ ببنەوە گەنجان بە پێکهێنانی ئەم بلۆکە بەهێزا هیوادار دەبن و ئەگەر پەیوەستبوونیان بەم یەکێتیە ئەگەرەکەی زیاتر دەبێت بە تایبەت بوونی میدیایەکی بەرفراوان دەتوانێت ڕۆڵێکی یەجگار گرنگ بگێڕێت کاگێدە دەڵێ خاڵێکی تر وەک خاڵی چوارم کە دەمێ باسی بکەم لە جیاوازی تەمەنە دامەزرێنەران و ئەندامانی چالاکی ڕێکخراوە سیاسیەکان کە پێش وە لە سەردەمی شۆڕشدا چالاک بوون ئێستا گەیشتونەتە سەردەمی ناوەڕاستی تەمەن و پیری بۆچوونەکان لە هەموو بوارەکانی سیاسی کولتوری کۆمەڵایەتی هونەری و پەروەردەی و شێوازی ژیانی ئەوان لەگەڵنەوەی گەنج بە تەواوی جیاوازە و هەندێک جار دژ بە یەکیشە ئەم جیاوازی باوەڕ و بۆچوونانە یەکێک لە هۆکارەکانی نەبوونی مەیلی گەنجان بۆ ڕێکخراوە سیاسیەکانە و وەک خاڵی پێنجم دەبێش لەبەر چاویشی بگرێت هەڵە و خەتا ڕێکخراوەیەکان و هۆی خەفەخانی مێژووی لە کۆمەلگای ئێران و نەبوونی چالاکی حەزبەکان و ڕێکخراوە سیاسیەکان لە فەزای ئاشکرادا سەرەڕای فیداکاریەکان و گیانبەختکردنەکان بەڵام لە بارودۆخی ئاشکرادا ئەزمموی پێویستیان لە گرتنی هەڵوێست لەگەڵ دەسەڵات و حەزبەکانی تر نەبوو هەندێکیان تووشی ڕاستەوی و هەندێکیان تووشی چەپڕەوی بوون زیادە لەوەی کە زەبرپێکراو بوون پێگەی سیاسیشیان کەمی کرد و ڕایگەشتیش کارنامەی ئەوانی ئەرێنی هەڵسەنگاند و ئەم کردەوانە بوونە هۆی متمانە نەکردنی گەنجان بە حەزبەکان دوورە پارێزی بنەماڵەکان فاکتەرێکی تر بوو کە بەش بە حاڵی خۆی تەعسیر و کاریگەری لەسەر پەیوەستنەبوونی گەنجان بە ڕێکخراوە سیاسیەکان دانا لە بارودۆخی ئێران هەرچەندە بنەماڵەکان ڕقیان لە ڕژیمە بەڵام بەهۆی ئەو ئەزمونانێکە لە شێوازی مامەڵەی تاوانکارانێت دەسەڵات لەگەڵ ڕێکخراوە سیاسیەکان لە ساڵانی ڕابردوودا بەدەستیان هێناوە ڕۆڵەکانی خۆیان لە شارەکی لە ڕێکخراوە سیاسیەکان دوور دەگرن لە یەک تەرازانەکانیش فاکتەرێکی ترە ڕێکخراوە سیاسیەکان بەهۆی ناکۆکی
بیر و باوەڕەکان و قبول نەکردنی جیابیران لە ناو ڕێکخراوی خۆیاندا دەست بەجێ لە یەکدا بڕن. لە یەکترا زانەفرەکان لە نێوان ڕێکخراوەکان دەبێتە هۆی لاوازی ناوخۆیی و بێهێوایی لە نێوان ئەو گەنجانێکە خوازیاری چالاکی. لەوەها حاڵەتە فراوانەکەدا گەنجان میلیان بۆ چالاکی لە ڕێکخراوە سیاسیەکان نییە، بەڵام ئەزمموی چەندین ساڵە نیشاندەری ئەم ڕاستیەکە لە بارودۆخی شۆڕژگرانەدا گەنجان دەچنە ناو گۆڕەپانی چالاکی. بەڵام ئایا لە بارودۆخی شۆڕژگەریدا گەنجان پەیوەست دەبن بە ڕێکخراوەکانی ڕابردوو یان خۆیان بە پێ بارودۆخی سەردەم ڕێکخراوەکانی خۆیان ڕێکخراوی خۆیان دەبێت؟ ئەمە پرسیارێکە کە داهاتوو وەڵام دەدرێتەوە. کاگ یەدێت بڵێ لە کۆتاییدا دەڵێ هەروەک پێشتر ئاماژەم پێدا ئەم ڕەوسە ینی پەیوەست نەبوونی لاوان بە هێزە سیاسیەکان دەقاودەق لە کوردستان بەهۆی تایبەتمەندیەکانەوە وانەبوو. لاوان لە کوردستان جگەل لەوەی لە هەر ئێستاش لە بوارە ژیاجیەکانی خەباتی مەدەنیدا هەڵسوڕاون لە هەمان کاتدا بەهۆی ئەوەی کە لایەنە سیاسیەکان جێگا و پێگەی کۆمەڵایەتیان هەیە پەیوەست بوون بە لایەنە سیاسیەکان وەک ئەڵتەرناتیڤێک سیر دەکرێت. سەرەڕای زەخت و فشارەکانی کۆماری ئیسلامی ئەم لایەنانە هەر جارێک نوێ دەبنەوە کە جێگای دڵخۆشی. بەڵێ سپاس بۆ کاگێدەیە کە زۆر بە جوانی تایبەتمەندی و جیاوازی کوردستانی لەم باسەدا خستە ڕوو. بدەچین ناوبڕێک دەبینین دواتر دێنەوە نامەیەکی تریشمان لەبەردەست سەفەر. شوتك شهربانه كلتورا ديروكانه لبر بجنا ولاتي من خشوني قرا خياله شالو شوتك شهربانه كلتورا ديروكانه لبر بجنا شاف كورسان السيرك بلنغازه روني يقوى شارتي طابي دخازه ابو نبو يك ابو ليك تنبو دستك حمو جيرو كان دجي من رابو شوك ابو تني شوبو كو بخوبو جاو نبو اقل مروان لدوبو داروكك بخاس بيني شانو ناس شبخوينا اخواه دروب و شال و کراس بشی سر به 28 پرین شکستی بشیاوی کرمریک جخاوستی شوپا پیان رینوسا شارستانیه آخمان بردوکا ناو نیشانیه جیا کشتمون حموجی به هوایه خونجی جلو برگان نیشانک نمایه في ساعة سرعانة بری بجنا که چندنانه آلامه گوبندو دیوانه ولاتي من خشوني قرا خياله في ساعة سرعانة بری بجنا که چندنانه آلامه گوبندو دیوانه ولاتي من شان بر خدانه دور خوشا خوشا وقتی زلال جان لبرهی بتا خاکر کرولال بجنا که چکی بفیستان شانشین لروج خویای حتی ژاپون چین روج خویای حتی ژاپون چین آوی لابو فراته بدنگ ماته روندکک برمای جاوی بلاته روم لسردینه بریتانیا برینه لدجله تنفرات خواد بینه فرات دجله خیال هم مسکرنه مليون ساله بينا خخس كرنه فرات زارو كاتيا خواده دليره دجله تايكا همو قلن شليره كابنيره جسومه روك اديان شوتن دمارو ديرو ككرديان شهربانه كلتورا ديروكانه لبر بجنا ولاتي منه İstane sur'anale beri bejna ke candinale alame govendu hilane ولاتي من شان جابر خدانه
بەڵێ هەر لێرەوە ماندوو نەبوونی لە بینەرانی ئازیزیشمان دەکەین کە دیارە بەنامە هەفتەیەمان کەمێک دوور و درێژتر بوو. زۆر سپاس بۆی کە هەتا ئێستا لەگەڵمان بوون. ماندووش نەبندێنە سەر نامەی کاک مەجید کە لە سەردەشتەوە بۆی نردوین. کاک مەجید نووسێتی هاوڕانی بەرنامەی ئێمە و بینەران پێرای سڵاو ویستم دەستخۆشیتان لێ بکەم بەبوونی بابەتەکانی بەرنامەی ئێمە و بینەرانەوە. لە بەرنامەی هەفتەی پێشوودا لە وەڵام بە پرسیاری بینەرێکی بەرنامەکەتاندا باسێکتان لەسەر پێویستی پێکێنانی بەرەی چەپ لە کوردستان کرد و لێ باستان کرد کە یەکێک لە کۆسپەکانی سەر ڕێگای پێکێنانی بەرەی چەپ ناوخۆی ماڵی چەپ و فەرهەنگی سیاسی زاڵ بەسەر چەپدایە. کاک مەجید دەڵێ باسیەوەتان کرد کە چەپ بەگشتی هێشتا ئایدۆلۆژیکە تا سیاسی بێت، هەر بوویە نەیتوانیوە خۆی ڕێک بکات. ئەڵێت من ویستم داواتان لێ بکەم لەم بارەوە زۆرتر قسە بکەن. مەبەست چییە؟ مەگەر سوسیالیزم دیرۆکەیەکی سیاسی و کۆمەڵاتی نییە بۆ ڕزگاری لە مەینەتەکانی سەرمایه‌داری؟ چۆن کراوە بە باوەڕێکی تەنیا ئیدۆلۆژیک یان جیاوازەکەی چییە؟ سپاس کاک مەجید، خۆشحاڵین کە سەرنجتان داوەتە سەرم بابەتەی هەفتەی پێشوومان. بە بڕوای ئێمە دەبێت لە نێوان کردداری سیاسی و نەزەریەی سیاسی و کۆمەڵایەتی جیاوازی دابنین. لە کاتێکدا بنەماکانی سوسیالیستی دەتوانن ڕێنمایی تێوەری بەسوود و ڕێگە نیشاندەر بۆ وێناکردنی دروستکردنی کۆمەلگایەکی دادپەروەر پێشکەش بکەن، بەڵام کاتێک نۆرە دێتە سەر پراکتیکی سیاسی تەنها بە پشتبەستن بە چەمکی تێوەریەکانی سوسیالیزم ناتوانرێت چالاکی هاوبەش دروست بێت کە ئیرادەی بە کۆمەڵی پێشکەوتن خواست لە دەوری کۆب بێتەوە. پێویستە ئەم تێوەریە بە کردداری سیاسی مانا بکرێت. بەڵێ هەروەک لە بزوستنەوە جەماوەریەکانی سەرتاسەری جیهان بۆ نمونە بەهاری عەرەبی دیارە بانگەوازی سەرەکی ئەم بزوستنەوە لە شەقام و مەیدانەکاندا نەک ڕاستەوخۆ داواکاری سۆسیالیزم وەک تیۆریەک بەڵکو بۆ دیموکراسی ڕاستەخینە بوو، وەک کردەوەیەکی سیاسی کە لە خۆیدا لە خزمەتی سۆسیالیزمدایە، تەنانەت بەبێ ئەوەی خۆیان لەوە ئاگادار بن، یان لە ڕەوتی ناڕزایەتی بەرفراوانەکاندا کە لە کاردانەوە بۆ کوشتنی جۆرج فلۆید لە سەرتاسەری جیهان دروست بوو، خەڵک لە ژێر ئاڵای بزوستنەوەی ژیانی ڕەشبێستەکان گرنگە کۆبوونەوە و هۆشیاری دژە ڕەگەزپەرستی زیادی کرد کە یەکێک لە تایبەتمەندیەکانی سۆسیالیزمە. یان بۆ دەور بڕۆین بزوستنەوەی شۆڕژگەرانی کوردستان لە نەزەر بگرین. ئەم بزوستنەوە ڕاستەوخۆ دروشمی بژی سۆسیالیزمی بەرز نەکردوێتەوە، بەڵام لە ناوەڕۆکدا یانی ویست و داخوازیەکانی دروشمەکانی لە خزمەت بە سۆسیالیزمدایە. ئەگەر خەڵک لە کوردستان بتوانن ئاواتەکانیان لەوانە کۆتایی هێنان بەستەمی نەتەوایەتی بەنجام بگەێنن، کێ دەڵێ ڕێگا خۆش نابێت تا بتوانن ئاواتەکانی تریان ینی ئازادی و بەرابەری و ژیانێکی بەختەوارانە بەدیبێنن. هەر بۆیە لەم بزوستنەوانەدا جەریانێکی چەپ و سۆسیالیست وەک کۆمەڵەت دەتوانێت گەشە بکات. ئەگەر هەمان ڕۆژی ئەوەڵ بەبیانووی ئەوەی کە بزوستنەوەی کوردستان ڕاستەوخۆ سۆسیالیزمی وەک ئامانجی خۆی دیاری نەکردووە، کۆمەڵە لە بەشداری لەم بزوستنەوە خۆی لە کەنار گرتبە نێدەتوانی وەک هێزێکی دیاریکراوی چەپ تەئسیل و کاریگەری هەبێت. ئەو کات و ئەم ڕۆژ کۆمەڵە پراکتیکی سیاسی خۆی گرێدا لەگەڵ بنەما فکریەکانی هەڵبەت نەک ئەوەی کە تەنیا بنەما فکریەکانی بەدەستەوە بگرێ، بەڵکو دەبێ ئەوە لە ژیانی واقعیدا مانا بکاتەوە. کۆمەڵە وەک هێزێکی چەپ و سۆسیالیست دەبێت چی بکات لە کوردستان بە تایبەتمەندیەکانیەوە؟ وەڵام بەم پرسیارە ڕەوتی هێزێکی سۆسیالیستی دەخالەتگەر لەگەڵ ڕەوتێک کە فەقەت دروشم بەرز دەکاتەوە جیاوازی هێزێکی سیاسی نیشانەدات. بەڵێ زۆر ڕاستە هەموو ئەم بزوتنەوە جیاوازانە هەم دادپەروەری کۆمەڵایەتی و هەم دیموکراسیان لەبەرچاو بوو، بەڵام ئەوان داواکاریەکانی خۆیان بە وشەگەلی سۆسیالیستی دەرنەبڕیوە، کەواتە پرۆژەیەکی سیاسی کردەوەیەکی سیاسی دەبێت لەسەر بنەمای ئەزمونەکانی ژیان و ئاواتە بەرهەستەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش پەیوەندی دروست بکات و بچێتە ناو گفتوگۆوە. ئەم خەباتە دەبێت لە بارودۆخی ڕاستەقینەی ئەم خەڵکە سەرچاوە بگرن و ویست و داخوازی گەلێک بێنە گۆڕێک کە خەڵک بەی خۆیان بزانن و دوژمنانێک دیاری بکەن کە خەڵک بە ئاسانی بتوانن دەست نیشانیان بکەن. هەمیشە لە دەوری داواکاریە دیاریکراوەکانە کە خەڵک ڕوو لە کردداری سیاسی دەکەن. گوتارێکی تەنها ڕەوتی سۆسیالیستی و دژە سەرمایه‌داری لەگەڵ زۆربەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئەمڕۆدا هاو ئاواز نییە. بێگومان لە خەبات بۆ ڕادیکاڵکردن و قوڵکردنەوەی دیموکراسی بە ناچاری ڕەهەندێکی دژە سەرمایه‌داری و سۆسیالیستیە. بێگومان زۆربەی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە
بە دوای کۆتایی هێنان بە جۆرە جیاوازەکانی زاڵبوونن کە سەرچاوی زۆربیان لە شێوازی بەرهەمهێنانی سەرمایەداریە. لەگەڵەوەشدا زۆربەی خەباتە پێشکەوتنە خوازەکانی ئەمڕۆ لە جیهاندا نەک بە ناوی دژە سەرمایەداری یان سوسیالیسم بەڵکو بە ناوی ئازادی، یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی ئەنجام دەدرێن و زۆربەی جار وەک خەباتی دموکراتیک و قوڵکردنەوەی دموکراسی دەشمێردرێن. کەواتە ئەوەی کە چەپی پێشکەوتن خواز و دموکراتیک لە هەر وڵاتێکدا کام ناو نیشان بۆ بردنەپێشی کردداری سیاسی بەکاردەهێنێت بۆ بارودۆخی دیاریکراوی ئەو وڵاتە دەگەڕێتەوە و تەنیا خۆی نابەستێتەوە بە بنەما فکریەکانی بەڵکو وەک ڕێنما چاویان لێ دەکات تا کردداری سیاسی خۆی سازمان بدات. هیوادارین کە کاک فەرەج بوو ئەگەر هەڵە نەکەم بەڵە داوای لێبوردن دەکەم وەڵامی بەم پرسیارەوە بێتەوە. بچین ناوبڕێک ببینین پێما دوانامەمانە پێشکەشتانی دەکەین. فەرموو.
ئەمیر لە دووە نامەماندا نامەی کاک بەختیارە لە نووسراوەیەکدا تیژک دەخاتە سەر و بەندی کۆچایی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە عێراق و نووسیویەتی ساڵانێکە عێراق گۆڕەپانی سەرەکی فراوانکردنی هێژمونی ئێران و سەنگەری بەرچاوی استراتێژی پرۆژێ بەرەی مقاومە بووە. بەڵام لە کۆچایی ساڵی 2024 تا بەهاری 2025 پێشاتە سیاسی خێراکان لە عێراقدا دەری دەخات کە هێژمونی کۆماری ئیسلامی لەو وڵاتەدا بەرەودا ڕمان دەچێت. دەرفەتێک کە ڕەنگە ئەمریکا بۆ لاوازکردنی تاران سوودی لێوەربگرێت بەبێ ئەوەی پێویستی بە دەستێوەردانی سەربازی هەبێت. پرسیاری سەرەکی لێرەدا ئەوەیە کە ئایا ئەمریکا دەتوانێت ئەم دەرفەتە بەکار بهێنێت و ئایا ئێران لە لێواری لەدەستانی گرنگترین کارتی ناوچەی خۆیدایە؟ ئەم پرسیارە کاتێک زەقدەق بێتەوەکات لەم ماوەدا تێکۆشانێکی دوو حەزبی لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا لە ئارادایە بۆ دۆزینەوەی ڕێگاکانێک بۆ کەمکردنەوەی نفوذ ئێران لە عێراقدا. بەم بۆنەوە لایەحەی نوێ پێشکەش کراوەکە ڕێکخراوەکان پابەند دەکات بەرنامەیەک بۆ یارمەتیدانی عێراق لە ڕزگاربوون لە نفوذ ئێران تەدوین بکەن. ئەم استراتێژیە بە ئامانجی یارمەتیدان بە هەڵوەشانەوەی هەموو هێزە سەربازیە دەستنیشانەکانی پشتیوانی کراوی ئێران لە عێراق لەوانە هێزەکانی هەشتی شعبی و کۆچایی هێنان بە زاڵبوور ئێران بەسەر سیستمی سیاسی عێراقدا دیزاین کراوە. بەڵێ لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە عێراق تەنیا لە ڕووی جۆغرافی دراوسێ نیە، بەڵکو لە ڕوانگەی ئابوووریەوە دووهەم گەورەترین بازاری هەناردەکردنی کاڵای غیرێنەوتی ئێرانە لە دوای چین و بە ڕێڕەوێکدا دەنرێت بۆ دەربازبوون لە سزاکان لە ڕێگەی هەناردەکردنی نەوت بەنەهێنی و بازرگانی نایاساییەوە. لە ڕوانگەی ئەمنیشەوە ئێران پشت بە تۆڕێک لە هێزە چەکدارە شیعەکان دەبەستێت وەک ئەسایبی ئەهلی حەق و کەتیبەکانی حزبوڵڵا کە پێکهێنەری سەرەکی هێزەکانی هەشتی شعبین. لە ڕوانگەی استراتیژیشەوە عێراق خاڵی پەیوەندی وشکانیە لە نێوان تاران، دەمێشق و بەیروت و ئامرازێکی لۆجستیکی گرینگە بۆ پشتیوانیکردن لە هاوپەیمانە ناوچەیەکانی ئێران. بەڵام لە ئێستادا و بەهۆی پێشهاتە نوێەکان ئەو هێژمونەی تاران لەژێر هەڕەشەی جدیدایە. بۆیە ئەڵێ پێناچێت کۆماری ئیسلامی بتوانێت ئەو دەسەڵاتی لە عێراق مێنێ و وردە وردە دیارە لە پاشەکشەشدایە. بەڵێ کاک بەختیار لە بەشێکی تری نووسراوەکەیدا باس لە نیشانەکانی لاوازبوونی کاریگەری ئێران لە عێراق دەکات و دەڵێت ڕاگررتنی هێرشەکانی گروپەکانی سەر بە هەشتی شعبی نزیک لە ئێران بۆ سەرهێزەکانی ئەمریکا بەهۆی نیگەرانیەکان لە وەڵامدانەوەی توندی ئەمریکا دابەزینی هێژمونی ئێران لە لۆبنان و سووریا و دوای لاوازبوونی حزبوڵڵا و کشانەوەی لە بەرەکانی شەڕی سووریان ناتوانێت کاریگەری لەسەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە عێراق نەبێ. هەر بۆیە نیگەرانیەکانی کۆماری ئیسلامی سەبارەت بە ئەگەری لە دەستانی عێراق وەک دووە بنکەی کاریگەری ناوچەیی لە پەرەسەندندایە. بەڵێ لە بەشێکی تردا کاک بەختیار ئەڵێت لە لێکەوتەی دابڕاندنی عێراق لە کۆماری ئیسلامی لەسەر هەرێمی کوردستاندا
باسی لێ دەکات و ئەڵێ لاوازی کۆماری ئیسلامی لە عێراق ڕەنگە ببێتە هۆی تێکدانی هاوسەنگی هێز لە نێوان هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستان. هەروەها لە ڕووی ئابووریشەوە کەمبوونەوە و سنووردارکردنی بازرگانی لە ڕێگەی دەواازە سنووریە فەرمی و نافەرمیەکانەوە لەگەڵ ئێران کاریگەری نەرێنی لەسەر ئابووری سلێمانی دەبێت کە بەشێکی زۆری وابەستەی چالاکیە سنووریەکانە لەگەڵ ئێران. بەڵام لە هەمان کاتدا دەستی وەردانەکانی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان سنووردار دەکرێت و ئیتر لەوە ناچێت بتوانێت بە بیانووی کاری بازرگانی ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستان بخاتە مەترسیەوە. کاک بەختیار دەڵێ ئەوەی ڕاستی بێ عێراق لە لێواری وەرشەرخانێکی گەورەدایە، هەرچەندە کۆماری ئیسلامی هێشتا ئامرازی دروستکردنی کاریگەری لەسەر عێراقی لە بەردەمدایە، بەڵام واقعی سەرزەوی دەری دەخات کە ئەمریکا ئەگەر ئیستراتیژیەکی نوێ بگرێتە بەر دەتوانێت هاوسەنگی هێز لە عێراقدا بە قازانجی خۆی بگۆڕێت. کەمکردنەوەی هێژمونی کۆماری ئیسلامی لە عێراق تەنها بە مانای گۆڕینی هاوسەنگی هێز لە نێوان بەغدا و تاران نییە، بەڵکو هەروەک باسکرا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەرێمی کوردستانیش دەبێت و هێزە سەرەکیەکانی کوردستان پێک هاتوو لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو ئەوە هاندەدات کە پێداچوونەوەیەک بە سیاسەتەکانی خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامیدا بکەن و دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی لە هەرێم سنووردار بکەن. لە کۆتاییدا هەموو شتێک پەیوەستە بەوەی کە تا چەندە کۆماری ئیسلامی دەتوانێت لەژێر فشاری ئابووری و دیپلۆماسی و تەنانەت نظامیدا بەرگە بگرێ. کاک بەختیار دەڵێت تا ئێرە نیشانەکان ئەومان پێدەڵە کە کۆماری ئیسلامی گڵۆپی سەوزی بۆ سازان و دانی ئیمتیاز هەڵکردووە. بێگومان ناتوانێت لە عێراقیش لەژێر زەختەکانی ئەمریکا مقاومەت کات. بە هەموو ئەمانەوە دەبێ بزانین ڕەوتی ڕووداوەکان چۆن دەچێتە پێشەوە و تا چەندە ئەمریکاش سەرکەوتوو دەبێت لە کۆتایی هێنان بە هێژمونی دەیان ساڵی کۆماری ئیسلامی لە عێراق و هەرێمی کوردستان. هەرچەند ئەم گوشارانە کاریگەری هەیە، بەڵام ئەوەی ڕاستی بێ گوشاری سەرەکی بۆ سەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ناوخۆدایە. ئەم ڕژیمە دەمێکە مەشروعیەتی خۆی لەدەستاوە و کەوتۆتە بەر پەلاماری ڕاپەڕینی خەڵکی وە گیان هاتووی ئێران. بەم بۆ نەشەوە پێویستە هێزەکانی کوردستانی باشوور خۆ لە دیواری لە حاڵی ڕوخانی کۆماری ئیسلامیدا دوور بگرن. سپاس بۆ کاک بەختیار بۆم بابەتەی کە بۆی ناردین. بچین ناوبڕێک ببینین کۆتایی بەرنامەکەمان یادێک لە دوو ئازیزە دێنەوە خزمەتتان پێشکەشتانی دەکەین. فەرموو. نیشتیمان لاری تو
دەبەخشی ئێستەمی ژووی تاکەکەت ئاسمانت پر لە وەسێرەی گەشی ئازادیە لە دوای ڕۆژ لە سایەی لاوان و ڕۆڵەو چاکەکەت کەسانی سەردەنی بە و داخەوە با بنایاڵی تاکومایە شەر دوژمنایە غەم ناکەکەت ئەی وڵات و زێدی جوانم مەوتەنی تێکوشەران هەر بمێنی تا هەتایە دیمە ناڕووناکەکەت کوردستان خۆشم دەوی وێڵاتەکەم نیشتیمان لاڕێ تۆدا ڕوح و ژیانم فیدا دەکەم لاڕێ تۆدا ڕوح و ژیانم فیدا دەکەم باوکی گیانبەختکردوویەکی کۆمەڵە لە شاری سنا ماڵاوی لە ژیان کرد. زۆر بەداخەوە ڕۆژی یەکشەممە هەفتەی خاکەلێوەی 1404 هەتاوی کاک عەبدوڵڵا ئەعزەمی باوکی هاوڕێ عەزیزە ئەعزەمی یەکێک لە گیانبەختکردوانی گوردانی قارەمانی شوانی کۆمەڵە بەهۆی نەخۆشیەوە لە شاری سنا ماڵاوی لە ژیان کرد. کاک عەبدوڵڵا کەسایەتیەکی ناسرا و جێگەی متمانەی خەڵکی شاری سنە و سیمایەکی خۆشەویستی ناوجەماوەر بوو کە تا دوا هەناسەی ژیانی وەکو دۆستی نزیکی کۆمەڵە مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمە دانەنواند و لەسەر ڕێبازی ڕۆڵە گیانبەختکردووەکەی مایەوە. هاوڕێ عەزیزە کچی کاک عەبدوڵڵا لە جەریانی کارەساتی دڵتەزێنی بۆمبارانی شیمیایی شاری هەڵەبجە لە قەراغی چۆمی سیروان لەگەڵ هاوڕێیانی گوردانی شوان گیانی ئازیزی نایە پێناو ئامانجە بەرزەکانی کۆمەڵەوە. زۆر بەزاخەوە ڕۆژی یەکشەممە کاک عەبدوڵڵا بەهۆی نەخۆشیەوە بۆ هەمیشە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و ماڵاوایی لە ژیان دەکات. ئێمەش بمبوونەوە سرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی سەربەرز و ئازیزی عەزەمی و هەموو خزم و دۆستان و خەڵکی شاری سنەی قارەمان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی کاک عەبدوڵڵا ئەعزەمی ڕۆڵە قارەمان و خەباتکارەکەی بۆ هەمیشە لە ناو دڵماندا زیندوو ڕادەگرین و درێژەدەری ڕێگا و ڕێبازە پیرۆزەکەیان دەبین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەداخ و پەژارێکی زۆرە ئاگادار کراین کە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی هەژدەی خاکەلێوەی 1404 هەتاوی کاک ئەحمەد جەعفەری ناسراو بە ئەحمەد میانە لە تێکۆشەرانی دێرینی کۆمەڵە و زیندانی سیاسی خوڕاگری دەی 60 هەتاوی بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە ماڵاوایی لە ژیان کرد. کاک ئەحمەد کەسایەتی و سیمایەکی خۆشەویستی ناوجەماوەر لە ئاوایی میانە و ناوچەی کەڵاتەرزان بوو. کاک ئەحمەد لە زیندانیانی سیاسی ساڵی 66 هەتاوی لە زیندانەکانی ڕژیمی ئیسلامی ئێران بوو. کاک ئەحمەد سەرڕای ئەشکەنجە و ئازاری زۆر لەلایەن کاربەدەستانی ڕژیمی جمهوری ئیسلامی لە ماوەی بەندکردنیدا هیچ کات تەسلیم نەبوو و نەیانتوانی ورەی لە گەیشتن بە ئامانجە بەرزەکانی بڕوخێن. هاوڕێ ئەحمەد لە ژیانیدا زۆر لەگەڵ خەڵکو و کێشەکانیان تێکەڵ بوو و بە خەمی هەژاران و بەشمێنەتانەوە بوو. ئەم تایبەتمەندیە بووبووە هۆی ئەوەی کە لە نێوان خەڵکدا زۆر خۆشەویست بێت. کاک ئەحمەد تا دووە هەناسەی باوەڕی بە ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان لە دەستی سیستمی چەوسێنەری سرمایه‌داری بوو وەفادار بە ڕێباز و ئارمانەکانی سۆسیالیستی کۆمەڵە مایەوە. ئارەزووی هاوڕێ ئەحمەد لە گۆڕنانی کۆماری ئیسلامی بوو کە بەداخەوە ئاواتەکەی نەهاتە دی. کاک ئەحمەد دوای ماوەیەک دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشی شێرپەنجە لە تەمەنی 63 ساڵیدا گیانی ئازیزی بەخت کرد.
تەرمی کاگەحمەد بە بەشداری بنەماڵە دۆستان و جەماوەرێکی زۆر لە شوێنی کار و ژیانی ئاوایی میانە بە خاک سپێردرا. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵ و حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی گەرمی خۆمان پێشکەش بە بنەماڵە و کەسوکاری کاگەحمەد جعفەری و خەڵکی ئاوایی میانە و هەروەها ناوچەی کەڵاتەرزان و ژاوەڕەوەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی عزیزی هاوڕێ ئەحمەد جعفەری بە درێژی ڕێبازی سووری بەرز و بەڕێز ڕادەگری. بەڵێ ئەزیزان و خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرما بوون. سپاس بۆ ئازانی کە زەحمەتیان کێشا و نامەکانیان نرد. هیوادارین کە ئەم بەرنامەشتان بەدڵ و بێت و کەڵکی پێویستیشان لێوەرگرت بێت. ماڵەوە. ماڵەوە.